پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لحديثك صحيح مسلم دا هاتو دا فرمي أحب الكلام إلى الله 4 خوشويسترين وشا كلام قسە بەلای خوای گەورە ئەم 4 قسەیە خۆشەویستترین قسەی بەلای خوای گەورەوە خوای گەورە ئەم 4 وشەی زۆر خۆشەوێ سبحان الله خوایە پاک و بێگەردی بۆ تۆ والحمد لله خوایە سپاس بۆ تۆ ولا إله إلا الله تۆ شەریک و هاوڵت نییە تاک و تەنهای و شەریکت نییە والله ئەکبەر خوا گەورەیە کەواتە ئەمەگەر لی تێبگەی زۆر لای خوا خۆشەویستە چونکە گەورەی خوا دەسەلمێنی پاک و پیرۆزی بۆ خوا دەسەلمێنی دەیسەلمێنی خوای گەورە شایستەی ئەوەیە سپاسی بکەیت شایستەی ئەوەیە بەتەنها بیپەرستی شایستەی ئەوەیە بەتەنها بە گەورەی بزانی بۆیە بەلای خوای گەورە زۆر خۆشەویستە کاتێککە دەڵی لا إله إلا الله مەڕۆ داوا یارمەتی لە قەبرێ بکەی کاتێ دەڵی سبحان الله داوا یارمەتی لە قەبرێ مەکە چونکە تۆ دەڵی سبحان الله خوا بێ شەریکە پاکە شەریکی نی هاوڵی نییە لا إله إلا الله لەولا شۆ دەچی هاوڵ لە داروبەرد و قەبرێ دەکەی کەواتە تۆ لا إله إلا الله کەت لی تێ نەگەشتوتە خوا ئەو لا إله إلا الله لە تۆ ناوێت بڵێ لا إله إلا الله و داوا یارمەتی لە غەیری خوا بکەی ئەمە خۆشەویستترین وشەن بەلای خوای پەروەردگارەوە ئەم 4 وشەیە بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر بڵێم سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەگەر ئەم 4 زیکرە بکەم لەوە پێم خۆشترە کە لە خۆر بەسەری هەڵدێ و لەسەری ئاوا بێ واتە لە هەرچی لەسەر ئەم زەویە هەیە ئەوەی خۆری لێ هەڵدێ و خۆری لێ ئاوا دەبێ لەوە پێم خۆشترە واتە دنیا هیچ قیمەتێکی نییە ئەوەی کە لای خوای گەورە زۆر خۆشەویستە ئەم 4 زیکرەیە بۆی ئینشاڵڵا قەت لە یادی مەکەن بەر هەوڵدەن ڕۆژی 100 جار 200 جار 300 جار 1000 جار بیڵێن ئیشتان چیە دانیشتوونە جا خۆ ئەوەنەی کە سەیری فلیمە دەکەیت 40 دقە 50 دقە خۆ ئەم زیکرە بکەی سوێن بەخوا لانێ 1000 زیکری خوا بکەی بەلای نیکەمەوە لانێ 10,000 دار لە بەهەشتا بۆ خۆت بنێشی لەوانێ بە ملیۆنەها گوناه لە خۆت بکەیتەوە